علی مستەفا مشەڕەف ئەو زانایەی کە دووبارە نابێتەوە. علی مستەفا مشەڕەف لە ساڵی 1998 لە شاری دومیاتی میسر لەدایک بووە. دایک و باوکی یەکێک بوون لەو کەسانەی کە کاریگەر بوون بە بیر و باوەڕەکانی شۆڕشی عەرەبی. ئەو کاریگەریەش لە پەروەردەکردنی عەلیدا ڕەنگیدا بوویەوە. هەر لە منداڵیەوە وایان لێ کردبوو کە گرنگی بدات بە ئاین و زانست و پێشکەوتن. مشەڕەف لە یاتوویەکەی هەر لە منداڵیەوە دەرکەوت. لە قۆناغەکانی خوێندندا هەمیشە بەرزترین نمرەی هەبوو. پلەی یەکەمی لەسەر ئاستی میسر بەدەستێنا بوو. دواتر دەچێتە دارالموعەلمینی قاهیرە لە ساڵی 1970 لەوێ خوێندن تەواو دەکات. بۆی زیرەکیەکەیەوە وەزارەتی پەروەردەی میسر بڕیار دەدات بینێرێتە بەریتانیا بۆ ئەوەی لەوێ پەرە بە خوێندنەکەی بدات. دەچێتە زانکۆی نۆتنگهام. لە دوایەوەی لەوێ زانکۆ تەواو دەکات لەلایەن دەستەی سەرۆکایەتی زانکۆکەوە دووبارە مۆڵەتی خوێندنی پێدەدرێت. بەو شێوەیە لە زانکۆی کینگ لە لەندەن دەست بە خوێندن دەکات. دەبێتە خاوەنی بڕوانامەی دکتۆرا لە بواری زانستدا و دەبێتە یەکەمین میسری کە ئەو بڕوانامەی بەدەستهێناوە. لە دوای گەڕانەوەی لە میسر وەک مامۆستای یاریدەدەر لە زانکۆی قاهیرە دەست بەکار دەبێت. دواتر لەلایەن پەرلەمانی میسرەوە پلەی بەرز دەکرێتەوە بۆ بوون بە مامۆستای زانکۆ. پاشان لە ساڵی 1936 دەبێتە ڕاگری زانکۆ. لە کارەکەی بەردەوام دەبێت تاکو لە ساڵی 1950 گیان لەدەست دەدات. جگە لە خوێندن خولیای بواری فیزیا و لێکۆڵینەوەی هەبوو. لە کاتی مەراسیمی دەرچوونەکەیدا لە زانکۆ لێکۆڵینەوەکەی لەسەر هاوکێشەکانی ماکسوێل بوو کە تایبەت بوون بەکارەوە موگناتیسی. هەروەها بیردۆسی ڕێژەی تایبەت بە ئەنیشتاین. لە هەندێک لە سەرچاوەکاندا دەوترێت کە پەیوەندی نامە گۆڕینەوەی لەگەڵ ئەنیشتایندا هەبووە. لە هەندێک لە لێکۆڵینەوەکانی ئەو زانایەدا بەشدار بووە. مشەڕەف لە ماوەی ژیانی نزیکەی 25 پەڕاوی لێکۆڵینەوەی زانستی هەبووە. لە بوارە جیاوازەکانی فیزیا خاوەنی بیردۆزێکی بەناوبانگ بوو کە باسی لەوە دەکرد مادە لە ڕاستیدا تیشکێکە. هەروەها خاوەنی 12 پەرتووکی زانستیە. بەناوبانگترینیان پەرتووکی نەزەریەت للنسبەت الخاسەیە کە یەکەمین کەس بووە کە وتوویەتی لە ئایترۆجین دەتوانرێت بۆم دروست بکرێت. مشەڕەف بە زانست و لێکۆڵینەوەوە نەوەستایەوە، بەڵکو گرنگیەکی زۆری بە بواری میوزیک داوە کە مانچەژەنێکی بەتوانە بووە. لە ماوەی ژیانیدا چەندین خەڵاتی ڕێزلێنان و مەدالیای وەرگرتووە. یەکێک لەوانەش وەرگرتنی نازناوی پاشا بووە. ئێستا تۆ پێم بڵێ، ئەی تۆ پێ دوایە ڕۆژێک دەتوانی وەکو مشەڕەف سەرکەوتوو بیت؟